پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ دەفەرمێت هەر کەسێ مزگەوتێک دروست بکات تەنانەت ئەگەر بەقەت هێلانی باڵندەیەکیش بێت خوددا کۆشتێکی لە بەهەشدا بۆ دروست دەکات. بەڵام ئایا خوددا کۆشک بۆ کەسانە دروست ناکات لە بەهەشتا کە بنکەیەکی تەندروستی یاخود قوتابخانەیەک دروست دەکەن؟ بەپێی فەرمودەیەکی محەممەد پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت هەر کەسێک مزگەوتێک بکاتەوە خوای گەورە کۆشێکی لە بەهەشدا بۆ دروست دەکات. لە ئێستاشدا بە پشتبەستن بەم بەڵێنەی پێغەمبەری ئیسلام بەشێکی زۆری خێرخوازە سەرمایەدار و دەوڵەمەندەکانی هەرێمی کوردستان لە هەوڵی کردنەوەی مزگەوتدان و ڕۆژ بە ڕۆژ ژمارەی مزگەوتەکانیش لە هەرێمی کوردستاندا لە هەڵکشاندایە. بە جۆرێکە لە چەندین شوێندا زۆری مزگەوت سنووری پێویستیەکانی خەڵکی تێپەڕاندووە و لە هەندێک شوێنی تریشدا هیچ مزگەوتێکی لێ نییە. گەڕەک و ناوچەی وا هەیە کە بەپێی ژمارەی دانیشتوانەکەی پێویستی بە یەک مزگەوتە بەڵام 4 تا 5 مزگەوتی تێدا کراوەتەوە، یاخود گوندی وا هەیە پێویستی بە مزگەوتێکە بەڵام 5 مزگەوتی تێدایە. بەپێی ئەو لێکۆڵینەوەی کە ئێمە بۆ ئەم بەدواداچوونە ڕۆژنامەوانیە کردومانە لە هەرێمی کوردستاندا 4687 مزگەوت هەیە و بەردەوامیش ڕێژەکەی لە هەڵکشاندایە. تەنانەت بەپێی و ئامار و زانیاریانەی لە بەردەستی ئێمەدان لە ماوەی ئەم 3 ساڵی ڕابردوودا بە تێکرا لە هەر 20 کاتژمێرێکدا لە هەرێمی کوردستاندا مزگەوتێک کراوەتەوە. سرجەمی یاخود بڕی زۆری مزگەوتەکانی هەرێمی کوردستان لەلایەن خێرخوازانەوە کراونەتەوە. بەپێی وتەی بەرپرسی پێشووی ڕاگەیاندنی وەزارەتی ئەوقافیش لە هەر ساڵێکدا زیاتر لە 40 ملیۆن دۆلار بە شێوازی خەیری کۆ دەکرێتەوە و بەشی زۆری ئەم پارەیە لە دروستکردنی مزگەوتدا سەرف دەکرێت. خۆ گەرچی بە شێوەی گشتی مزگەوتەکان سنووری پێویستیەکانی خەڵکیان تێپەڕاندووە و بڕێکی زۆریان زیادن، بەڵام بەردەوام لەلایەن خێرخوازانەوە مزگەوتی نێ دەکرێتەوە و هاوکاتیش خواستی خێرخوازان لەسەرکردنەوەی مزگەوت زۆر بەرزە و بەردەوام و ڕۆژانە ژمارەیەکی زۆری خێرخواز سەردانی وەزارەتی ئەوقاف دەکات بۆ وەرگرتنی مۆڵەتی کردنەوەی مزگەوت. لە کاتێکدا ئەو کەسانی ئاگاداری ڕەوشی ئاینی هەرێمی کوردستانن باز لەوە دەکەن کە هەرێمی کوردستان بە پێی پێویست مزگەوتی هەیە و لە ئێستادا هیچ پێویستی یان کەم و کوڕیەک لە نەبوونی مزگەوتدا نییە، چکە لەو شوێنانی کە تازە دەکرێنەوە. بەڵام لەبەرەوەی مزگەوت چوارچێوەیەکی ئاینی هەیە و سیمبولێکی پیرۆزی ئاینیەکانە و 28 جار لە قورئاندا ناوی هاتووە و فەرمودەی پێغەمبەری لەسەرا هیچ کەسێک چ لەلایەنی فەرمی و چ لەلایەنی کۆمەڵایەتیەوە جورئەتیەوە ناکات داوای قەدەغەکردن و ڕاگررتنی کردنەوەی مزگەوتی نوێ بکات تاوەکو ئەو کاتەی پێویست بەکردنەوە دەکات. ئەم لێشاوە لە کردنەوەی مزگەوت لەلایەن خێرخوازانەوە هاوکاتە لەگەڵەوەی کە هەرێمی کوردستان پێویستیەکی زۆری بەکردنەوەی قوتابخانە و باخچەی ساوایان هەیە و بەردەوام بەرپرسانی وەزارەتی پەروەردەش باز لەوە دەکەن کە بەهۆی کەمی بینای قوتابخانەوە بەشێکی زۆری قوتابخانەکانی هەرێمی کوردستان 3 دەوام و 4 دەوامیان تێدا دەکرێت و لە هەر پۆلێکیشدا 3 قوتابی لەسەر 1 کورسی یان ڕەحلەدا دەنیشێت. بپێی وتەی وەزیری پێشووی وەزارەتی پەروەردەش لە ئێستا داواتە لە ساڵی 2012دا هەرێمی کوردستان پێویستی بە 1000 قوتابخانەی تر هەیە کە تێیدا بکرێتەوە. بەڵام تا ئێستا بەشی زۆری خێرخوازانی هەرێمی کوردستان باوەڕیان بەوە نییە کە کردنەوەی قوتابخانە و نەخۆشخانە و هەر پرۆژەیەکی تری خزمەتگوزاری هەمان خێری مزگەوتی هەیە، بۆیە تەنها ڕوو لە کردنەوەی مزگەوت دەکەن لە کاتێکدا شارەزایانی ئاینیش ڕای دەگەێنن کە کردنەوەی قوتابخانە هەمان خێر و ئەجر و پاداشتی مزگەوتەکەی دەبێت. بەڵام بەپێی وتەی هەندێک بەرپرسی وەزارەتی ئەوقاف بەشی زۆری ئەو خێرخوازانەی سەردانیان دەکەن باوەڕیان بۆ قسەیە نییە و پێیان وایە تەنها کردنەوەی مزگەوت گەورەترینی خێرەکانە نەک قوتابخانە و نەخۆشخانە. لە کاتێکدا کە بەهۆی زۆری مزگەوت و نەبوونی مەلایان پێشنوێژ و وتار خوێنەوە لە ئێستادا نزیکەی 400 مزگەوتی هەرێمی کوردستان هیچ کەس نییە سەرپەرشتیان بکات و هەروە بەجێ هەڵراون و هاوکاتیشکردنەوەی مزگەوتی نوێ بەردەوامە.
مزگەوتانەی کە دروست کراون هاوڵاتیان خۆیان دروستیان کردووە نەک حکوومەت مەسەرەن ئەو 4800 مزگەوت کاتی خۆی کە لەگە گوندەکان لە ڕژێم بەعستێکیدا ئەو مزگەوتانە شێ دروست کرد هەموو هاوڵاتیانی کوردستان دروستیان کردبوو لا هزاریش بەردەوامی یعنی کەم وایە مەسەرەن حکوومەت هەرێمی کوردستان یان وەزارەتی ئەوقاف بپڕژێتە سەر ئەو مەسەلە مزگەوت دروستکە بۆیە بە زۆری وێ هاوڵاتیان و خێرخوازان مزگەوت دروست دەکەن کە ئەمە کارێکی زۆر باشە ئەمە یعنی ئێمە تەشجیع ئەومان کردووە کە بێ خێرخوازان ئەم شێ بکەن چکە کاتێکە ئەوە بۆ حکوومەتیش ئاسانکاریە ئەم بارە قورسە لەسەر شانی حکوومەت لا کەوتووە بەڵام لە هەمان کاتدا ئەمە معنای ئەوە نییە کاتێکە مزگەوت لە شوێنێک مزگەوت پێویست نییە یا مزگەوتی زیادی لێ یان مزگەوتی وای لێ پڕ نابێ تۆ بچی مزگەوتێکی لە تەنیشتەوە بکەی برێ وەڵام من مزگەوتێکەکەم و ئەمە کارێکی باشم کردووە من پێم وایە لە جیاتی ئەوە دەکرێت خێرخوازان بیر لە شتی تر بکەنەوە مەتەلەن قوتابخانە بامان شێوە خێری هەیە نەخۆشخانە خێری هەیە خۆشکردنی ڕێگاوبان خێری خۆی هەیە چاندنی نەمامێک خێری خۆی یان هەر پرۆژێکی خێری کە تۆ ئەنجامی دەی منفعەتەکە و سوودەکەی گشتی بێ بۆ تەواوی مسلمانە بێ ئەمە سوودی خۆی هەیە و خێری خۆی دەگاتێ یعنی چۆن مزگەوت هەتا ئەم مزگەوتە قائیم بێ و بەردەوام بێ و نوێژ خوێنان نوێژی تێدا بکەن خێری بۆ خاوەنەکەی دەچێ بە هەمە بە مقابل لە بەرامبەردا هەتا ئەم قوتابخانەیە مەوجود بێ قوتابیان دەرسی تێدا بخوێن و تێدا فێری زان و زانیاری بن خێرەکەی بۆ خاوەنەکەی دەچێ نەخۆشخانەش بە هەمان شێوە ئەم پرد و ڕێگاوبانانە یعنی چی تێدایە لە زۆرێک لە شار و شارۆزەکان شوێنەکەی محتاجی پردێکە یان چمە ئەگەر دەسەڵاتدارێک و دەوڵەمەندێک و زەنجینێک بچی پردێک لەوێ دروستکە لەسەر ئەرچی خۆی و مسلمانان بەسەریدا تێپەڕن ئەچمەوە خێری نییە ئەمە سوودی نییە بڕوا بکە ڕەنگە زۆر خێری زیاتر بی لە مزگەوتێک لە شوێنێک کە مزگەوتەکە پێویست نیە لەو شوێنە بکرێ ئەمە خێری گەلێک زیاترە. بەپێی ئامارە فەرمیەکان لە ساڵی 2009 ژمارەی مزگەوتەکانی هەرێمی کوردستان 3855 مزگەوت بووە بۆ ساڵی 2010 ڕێژەکەی دەبێ بە 4200 مزگەوت واتە لەو ساڵەدا 345 مزگەوتی نوێ کراوەتەوە بە جۆرێکە لە ساڵی 2010دا لە هەر 25 کاتژمێر جارێکدا مزگەوتێ لە هەرێمی کوردستان کراوەتەوە لە ساڵی 2011دا ڕێژەکەی دەبێت بە 4570 مزگەوت واتە 370 مزگەوت لەو ساڵەدا کراوەتەوە کە لە هەر 23 کاتژمێرێکدا و کەمتر لە ڕۆژێک مزگەوتێکی نوێ لە هەرێمی کوردستاندا کراوەتەوە لە ساڵی 2012دا ڕێژەکە هەڵدەکشێ بۆ 4687 مزگەوت واتە تەنها لەم 4 مانگەی سەرەتای ئەم ساڵەدا 170 مزگەوت کراوەتەوە واتە بە نزیکەی لە هەر 20 کاتژمێرێکدا مزگەوتێکی نوێ لە هەرێمی کوردستان کراوەتەوە چونکە هەر لەم 4 مانگەی سەرەتای ساڵی 2012دا تا ئامادەکردنی ئەم بابەتە واتە سەرەتای مانگی 4 نزیکەی 23 کەس مامەڵەی تەواو بووە کە مزگەوت بکاتەوە و چەندین مامەڵەی تریش لە بەردەستدان تەواو بکرێن و نزیکەی 39 مزگەوتی تریش ئیشی تێدا دەکرێت و چەندین مزگەوتیش لەژێر نوێژەنکردنەوەدایە ئەگەر ئەمەش هەر لەسەر ئەو مانگەدا بنین ئەوە لە 4 مانگی سەرەتای ساڵی 2012 لە هەر 16 کاتژمێرێکدا لە هەرێمی کوردستان مزگەوتێک کراوەتەوە بەپێی داتاکانی وەزارەتی ئەوقافیش نزیکەی 90 ئەم مزگەوتانە خێرخوازان کردویانەتەوە لە بەرامبەردا لە ساڵی 2009 ژمارەی قوتابخانە و خوێندنگە و باخچەی ساوایان لە هەرێمی کوردستان 5534 دانە بووە تاوەکو ئەم 4 مانگەی کۆتایی ساڵی 2012 ژمارەکەی بووە بە 5921 دانە واتە لە ساڵی 2009 تا ئێستا لە هەرێمی کوردستان 387 قوتابخانە و خوێندنگە و پەیمانگە و باخچەی ساوایان دروست کراوە ئەگەر لێکدانەوە بۆ هەر یەکێک لەمانە بەجیا بکەین ئەوە لە ساڵی 2009 بۆ ساڵی 2012 تەنها 130 باخچەی ساوایان لە هەرێمی کوردستان دروست کراوە واتە لە هەر 167 کاتژمێر جارێکدا لەلایەن حکوومەتەوە باخچەیەکی ساوایان دروست کراوە بەڵام لە بەرامبەردا لەلایەن خێرخوازانەوە بە تێکڕا لە هەر 20 کاتژمێرێکدا لەو ساڵەدا مزگەوتێک دروست کراوە خۆ ئەگەر کۆی قوتابخانە و باخچەی ساوایان و پەیمانگاکان وەربگرین ئەوە لە 3 ساڵی ڕابردوودا لە هەر 67 کاتژمێرێکدا قوتابخانەیەک یان باخچەیەکی ساوایان یان پەیمانگایەک دروست کراوە لە کاتێکدا لە بەرامبەریدا بە تێکڕا لەو 3 ساڵی ڕابردوودا لە هەر 20 کاتژمێرێکدا مزگەوتێک لە هەرێمی کوردستان دروست کراوە بە هەمان شێوەش لە ساڵی 2009دا تێکڕای نەخۆشخانەکان لە هەرێمی کوردستان 56 نەخۆشخانە بووە و لە ساڵی 2010 دەبێتە 58 نەخۆشخانە و
ساڵی 2011 دەبێتە 59 نەخۆشخانە و هەتا ئێستاش هەر 59 نەخۆشخانەیە. بەپێی داتاکانی وەزارەتی تەندروستی لە ساڵی 2009 لە هەرێمی کوردستاندا 847 بنکەی تەندروستی هەبووە. ساڵی 2002 دەبێتە 930 بنکە و هەتا ئەم 4 مانگەی کۆتایی ساڵی 2012 ڕێژەکە هەر ئەوەندەیە. ئەگەر تێکڕا 36 مانگ بۆ ئەو ماوەیەش دابنین کەواتە لە هەر 312 کاتژمێر جارێکدا بنکەیەکی تەندروستی لە هەرێمی کوردستان داکراوەتەوە. بەڵام بە تێکڕا هەر لەو ساڵەدا و لە هەر 20 کاتژمێرێکدا مزگەوتێک لە هەرێمی کوردستان داکراوەتەوە. کەواتە بەم پێیە بێت خێرایی لەکردنەوەی مزگەوت لەلایەن خێرخوازانەوە لە خێرایی هەر پرۆژەیەکی تری خزمەتگوزاری هەرێمەکە زیاترە و ئەگەر بێت و خێرخوازان بە هەمان شێوە کار لەسەر دروستکردنی قوتابخانە بکەن ئەوە لە ماوەیەکی کەمدا کێشەی کەمی بینای قوتابخانە چارەسەر دەبێت. بەڵام ئایا بۆچی خێرخوازان پەنا بۆ دروستکردنی قوتابخانە یان بنکەی تەندروستی نابن لە کاتێکدا کە ڕێژەی مزگەوت بەو جۆرە بەرزە؟ ئیشکالێتەکە لە ئیشکالێتی زۆر و کەم نییە. لەوانەیە ئیشکالێتی زۆر و کەمی بینای مزگەوت لە لیدیدگای یەکێکی وەکو ئێمەمانانەوە بە کێشەیەکی بزانین یان لە دیدگای کەسێکەوە کە محتەمە بە دیزایانی حەزەری بە دیزایانی شار بەلایەوە زۆر و کەمی مزگەوت و فلان شت کێشە بێت. لە دیدگای کۆمەلگاوە بوونی مزگەوتێک لە تەنیشتی مزگەوتێکی ترۆ لە هەمان گەڕەکە هیچ ئیشکالێتێک نییە بەنیسبەتەوە عەلەقەل لەم قۆناغی کە ئێستا کۆمەلگای ئێمەتیا پێبڕێت. بۆیە ئەگەر تۆ بڕووی ئەم پرسیارە لە کۆمەلگا خۆی بکەیت لە خەڵک بکەیت هیچ مشکلە نییە لە لای، بەڵام بچیت لە مهندسێک یا ئەو کەسی کە دیزایانی شارێکە کات ویان هەوڵدا ماستەر پلانی مەسەن شاری وەکو هەولێر دابڕێژێتەوە تەبەن بە نیسبەتەوەی کێشەیەکە چونکە ئەرز دەڕوا شوێنی پێویستیەکانی تری خزمەت گوزاری دەڕۆن لە خانوبەرە لە دامودەزگا لە قوتابخانە لە شوێنی خستەخانە لەوانە بۆ ئەو دەبێتە کێشە و حساباتی خۆی لەسەر ئەوە دەکات. بەس لە دیدگای کۆمەلگای ئێمەوە ئەمە ئەسڵەن ئیشکالێت نییە تا ئەم لە حەزەی کە من و تۆ قسەی تیاکەین ئیشکالێت نییە. لەوانەیە کەمی مزگەوت بەلایەوە هێشتا ئیشکالێت بێت. لە ئیسلامدا سەدەقەی جاریە خێری بەردەوام ئەوەی کە پێغەمبەر درود و خوای لەسەر بێت دەفەرمێ کاتێک ئینسانێک دەمرێت خێرەکانی دەبڕێن تەنها سێشت پاش مردنەکەشی بەردەوام خێر و پاداشی بۆ دەنووسرێ. یەک لەو سێشتانە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی دەکا سەدەقەی جاری یعنی خێرێک بەردەوام بێ پاش خێرێک نەبێ عین دەقا ببڕێتەوە بەڵکو بەردەوام بێ. لە ئیسلامدا کاتێک پێغەمبەر درود و خوای لەسەر بێ باسی سەدەقەی جاریە خێری بەردەوامی کردیە نەیبەستیتەوە تەنها بە شتێک. خێری بەردەوام هەر شتێک سوودی بەردەوامی بۆ کۆمەلگا هەبێ دەسێتە خێری بەردەوام. لەوانە دروستکردنی مزگەوت، دروستکردنی قوتابخانە، دروستکردنی پرد، دروستکردنی شوێنی منداڵان، حتا دروستکردنی ئەگەر مؤسسەیەک دروست بکرێ بەڕاستی هەر ئەوە بەلامەوە هیوادارین بیتە پێشنیازێک لە ڕێ تەلەڤیزیۆنەکەی ئێوە شتێکی خێرخوازی بکرێت لە بۆ تەهیل خەڵکێک هەیە لە ڕووی هێشتا عەقڵ و بیرکردنەوە لەوانەیە نوقسانی هەبێ پێویستی بە تەدریبێت تا پێڕابکە یان پەککەوتەیە پێویستی بەوەیە فێری شت بکرێ. ئەگەر لەوانەوەش بینایەک بکرێ مستەلزەمات لێ بۆ بکرێتە شوێنی تەهیلکردن ئەوانە هەمووی دەسێتە خێری بەردەوام و شتی پیرۆزە. خێرخوازەکان هەموو جارێک لەسەر بەرنامە و کاری وەزارەتی ئەوقاف پرۆژەکانیان ئەنجام نادەن یان مزگەوتەکان دروست ناکەن. بۆ نمونە گەڕێکێک هەیە ڕەنگە پێویستی بە یەک مزگەوت بێ 5 مزگەوتی لێ دروست کراوە، بەڵام هەندێک جێگای شەیە کە دوورەدەستە و بە تایبەتی گوندەکان و هەندێک لە شارۆچکەکان پێویستێکی زۆری بە مزگەوت هەیە، بەڵام خێرخوازەکە ئامادە نییە لەسەر داوای ئەمە بچێت لەوێ مزگەوتەکە دروستکە. ئەمە یەکێکە لە گرفتەکانی ئێمە ئەگەرچی مامۆستایانی ئاینی بەردەوام لە ڕێی بەرەکانیانەوە ئاماژەیان بۆ کردووە کە لە پاڵ دروستکردنی مزگەوتی شا دەتوانن بە هەمان خێر سوود وەربگرن لە دروستکردنی نەخۆشخانەیەک یان قوتابخانەیەک. بەڵام نایشارمەوەلێتان تا ئێستا زۆرترین خواست لەسەر کاری خێرخوازی دروستکردنی مزگەوتە لە هەرێمی کوردستان. هەندێک مزگەوت دەکرێنەوە بۆ ئەمەسەر لەسەر شوێنە استراتیجیەکان زیادە شقام استراتیجیەکان یعنی کە لە بەرچاوی خەڵکن. من پێم وایە ئەم
مزگەوتانەی کە لەوێ دەکرێنەوە دەکرێت خێرخوازەکە بچی لە گوندێک بەو پارە هائیلەی کە لە زەخرەفەی ئەم مزگەوتادا بۆ پارەها کە پێویست نیە ئەگەر پێویست بوو مەثەلەی ئەمە مەسەلەیش کە پێویست نییە دەکرێت بچی لە گوندێک لە شارەدەیەک قوتابخانەیەک و نەخۆشخانەیەک و مزگەوتێکی پێ دروستکە بەڕاستی ئەمە خێری چەندبارە ئەبێتەوە یعنی بۆ دەبێت ئیلا لەسەر شەقامی 100 مەتری لەسەر شەقامی 6 مەتری ئەتۆ مزگەوتێک دروستکەی برێن ئەمە یان شوێنە بەرچاوەکان برێن ئەمە مزگەوتی فلانە دەبڕۆ بۆ ئەو شوێنانێکەوە محتاجن ئێستا قەزا و ناحیەکان زۆر پێویستیان یان هەندێک لە مزگەوتانە هەن هەر زۆر کۆن بوون پێویستیان بە نوێژەکردنەوە هێگا کار ئەوانە نوێژەکەوەکە خەڵک پێویستیان پێم نوێژخێنان تێدا مرتاحنین لەبەرەوەی زۆر وێران و زۆر خاپور و ئیزت سەرمانی چکۆرە دەکرێت ئەوە نوێژەکەیتەوە ئەگەر لە مقابلدا دەکرێت بەڕاستی پرۆژەیەکی خەیریتر کە کۆمەلگا پێویستی پێێتی هەندێک ڕێگاوبان بۆ زۆرێک لە دێهاتەکان کە حکوومەت نەپڕژاوەتە سەرەوەی ڕێگاوبانیان بۆ بە چماگە خێرخوازەکە بچی لە جیاتی قوتابخانە و نەخۆشخانە و مزگەوت یعنی کە من مثلەن لە گوندێکدا دەنیشم ئەو گوندە ڕێگای نیە ڕێگاکەی وێران و خاپورە من خەڵکەکەی هەوڵاتەکان لە زێقەتیدا ناتوانێت پەیوەندیان لەگەڵ شار بسراوە لەبەرەوەی ڕێگاکان خراپە بە تایبەتی لە زستانان دەکەونە هلاکەتەوە من پێم چاکردنی ئەو ڕێگای لە مزگەوت زەرورتر لە قوتابخانە زەرورتر لە نەخۆشخانە زەرورترە ئێمە دەگەڕێنەوە سەر ئەولەویات لە شوێنەکاندا بەڕاستی گرنگترین مرجەکانی کردنەوەی مزگەوت لەلایەن وەزارەتی ئەوقافەوە یەکەم دەبێت نێوانی مزگەوتێک بۆ مزگەوتێکی تر زیاتر لە کیلۆمەترێک بێت دووەم دەبێت ئەو خێرخوازەی مزگەوتێک دروست دەکات هەر لەناو ئەو مزگەوتەدا خانوو بۆ ئیمام و خەتیب و هۆڵی پرسە و گەراجی ڕاگررتنی ئۆتۆمبیلیش دروست بکات سێەم پێویستە خێرخواز لە وەزارەتی شارەوانی پەڕاوی ڕسمی بێنێت کە ئەو زەویەی کە مزگەوتەکەی لەسەر دروست دەکات هیچ کێشێکی تێدا نییە پاشان زەویەکە بکات بە ناوی وەزارەتی ئەوقافەوە چوارەم پێویستە خێرخواز پارەی تەواوکردنی مزگەوتەکەی هەبێت و لەو ماوەی کە بۆی دیاری دەکرێت مزگەوتەکە ڕادستی وەزارەتی ئەوقاف بکات پێنجەم دەبێت لە ناو شارەکاندا ڕوبەری زەویەکە 2000 مەتر کەمتر نەبێت و لە قەزاکانیشدا لە 1000 مەتر کەمتر نەبێت خۆ ئەگەر بەپێی ئەم مەرجانە بۆ هەر مزگەوتێک بە تێکرا 1000 مەتر دووجا وەربگرین ئەوە لە 3 ساڵی ڕابردوودا بە تێکرا لە هەر 20 کاتژمێر جارێکدا 1000 مەتر دووجا زەوی بووە بە مڵکی وەزارەتی ئەوقاف واتە تێکڕای 3 ساڵی ڕابردوو 832,000 مەتر زەوی بووە بە مڵکی وەزارەتی ئەوقاف کە سەرجەمیان مزگەوتیان لەسەر دروست کراوە. جگە لە مزگەوت زۆر شتی دیکەمان پێویستە ئێمە ناو کۆمەلگادا بۆ نمونە لە زۆر لەوانە لە زۆر گوند و شوێنان و قەزا و ناحیەکاندا بنکەیتە دروستیمان نەبێ نەخۆشخانەمان نەبێ نەخۆشخانە هەیە لەوانەیە بچووکە و پێویستی بە ئاوەدانکردنەوە پێویستی بە تەوسیع هەیە ئامێرێک بۆ مستەشفاکە دابدرێت بۆ ئەوەی چارەسەری نەخۆشەکان بکە یان دروستکردنی پردێک لە شوێنێک دروستکردنی جادەیەک یان لێدانی بیری ئاو لە دەیەک لە گەڕەچێک لە شوێنێک دروستکردنی قوتابخانە بۆ منداڵەکانمان ئەمانە هەمووی دەچێتە بواری خزمەتگوزاری گشتیەوە و ئەمانش ئەجر و پاداشتی زۆرە بۆیە دەکرێت ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەکرێت کە دەفەرمی ئەوەی مزگەوتێک دروست بکە ئەوەندە خێری هەیە دەکرێت بەلایەکی دیکەش و ئەمە ڕابکەیشین بۆ دروستکردنی قوتابخانە و بۆ دروستکردنی بنکەی تەندروستی. ئەگەرچی هەندێکا لایەنە بەرپرسەکان داوا لە خێرخوازەکان دەکەن کە ئەو شوێنانی ئەوان داوای دەکەن پێویستی بە مزگەوت نییە و باشتر وایە پرۆژێکی تری خەیری بکەنەوە بەڵام هیچێک لەو خێرخوازانە یان بەشی زۆریان قبولی ناکەن و تەنها داوای کردنەوەی مزگەوت دەکەن بە پێی وتەی مەریوان نەقشبندی بەرپرسی پێشووی ڕاگەیاندنی وەزارەتی ئەوقافیش هاوڵاتیەکی شاری هەولێر بۆ ماوەیەکی زۆر بڕی 400 ملیۆن دیناری خستبووە سەر حسابی بانکی وەزارەتی ئەوقاف و چاوەڕێی ئەوەی دەکردکە ئەو وەزارەتە مۆڵەتی کردنەوەی مزگەوتێکی پێ بدات سەرنجامەوە هاوڵاتیە مزگەوتەکەی کردەوە لە بەرامبەریشدا وەزارەتی پەروەردە ئاماژە بەوە دەکەن کە لە پێشوازی هەر هاوڵاتیەکدا دەبن ئەگەر بێوێت وەک کارێکی خەیری قوتابخانەیەک بکاتەوە.
تەنویرێکی دینی نییە لە پشتیەوە و هێزگەلێکی مەلایانە و پیاوی ئاینی نییە لە پشت مەزۆعکەوە. خۆ ئەگەر ئەوان لە جیاتی ئێمەمانان بێن و ئەوها قسە بکەن و بتوانن بە فتوا بێت، بە هوشیارکردنەوە بێت، بە ڕێنیشاندان بێت، بە خەڵک بڵێن، بە بەوانە بڵێن کە پارەدارن، کە بڵێ خێریکردنەوەی قوتابخانەیەک هێندەی خێریکردنەوەی مزگەوتیەکە من لەو بڕوایم گۆڕانکاریەک لە مەساری قەزەکە دروست دەبێت. خەڵکێک ئەگە پرسیارمان لێ بکاتن لە شوێنێک مزگەوت دروستکە یان قوتابخانە یان نەخۆشخانە ئەوە دەگەڕێتەوە عینی شوێنەکە. بۆ نمونە ئەگەر شوێنێک پێویستی بە مزگەوت هەبێ بەڕاستی ئەوە با مزگەوتی لێ دروست بکرێ، شوێنێک پێویستی بە قوتابخانە هەیە با قوتابخانەی لێ دروست بکرێ، شوێنێک یعنی شوێنێک ئەگەر مزگەوتی هەیە مشکلی مزگەوتی نیە مشکلی قوتابخانەی هەیە بە خێرخوازەکە لە زیاتی مزگەوت دروست بکە کە مزگەوتی هەیە و کێشەی مزگەوتی نیە و مزگەوتێکی ئیزافی دروستەکە بەبێ ئەوە هیچ پێویست بێتن با قوتابخانەیەک دروستکە، قوتابخانەیەکی گسکەیە گەورە بکاتن یا قوتابخانەیەکە لەسەر شێوازێکی کۆنا بە هەموو شوێنی پێداویستی قوتابیانی تێدانێ با گەورەتری بکە یان کەلوپەلیان بۆ بکرێ، کتاب و پێداویستەکانیان بۆ بکرێ، هەمووی دەستە و حاڵەت. یەکێکی تر لەو شتانەی کە جێی سەرنجی هەندێک کەسە و پێیان وایە دەبێ وەزارەتی ئەوقاف ڕۆڵی هەبێت تایدا ناونانی مزگەوتەکانە. ناوی بەشی زۆری مزگەوتەکانی کوردستان عەرەبیە و وەزارەتی ئەوقاف نەیتوانی وەڕێکی بخات و هەندێک کەسیش ئەمە بە تەعریبکردنی وشەی کوردی دەزانن لەژێر پەردەی ئاینیەوە، چونکە بە وتەی ئەوان ناونانی مزگەوت بە کوردی هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ ناوە عەرەبیەکەدا. هەر ئێستا لە ناوچەیەکی شاری هەولێر کێشە لەسەر ناوی مزگەوتێک هەیە کە ئەو خێرخوازەی کردوێتیەوە دەیەوێت ناوی بنێت مزگەوتی ئیمام حوسێن، بەڵام بەشێک لە خەڵکی ئەوە بە ناوێکی شیعی دەزانن و قبوڵیان نییە. بەشێک لە مامۆستایانی ئاینیش ئاماژە بەوە دەکەن کە لە ڕووی ئاینیەوە هیچ خلافێکی تێدا نییە ئەگەر ناوی مزگەوتەکان بکرێن بە کوردی و داواش دەکات وەزارەتی ئەوقاف بە جۆرێک ڕێکی بخات کە ناوی مزگەوتەکان یان بکرێنە کوردی یان لە کاتی کردنەوەی مزگەوتی نوێدا ناوەکەی کوردی بێت. دەیان شاعیر دەیان کە لە پیاوی کورد دەیان مامۆستای ئاینی کوردمان هەیە، مامۆستای ئاینی بڕوایتانەوی مامۆستای ئاینی وامان هەیە کورد کە گورە عەرب شانازی پێوەکە هەتا ئێستا دوو مزگەوتێک بەناو نییە. یعنی مامۆستا عەبدولکەریم مدەڕی با مزگەوتێک لە دهۆک ئێک لە هەولێر ئێک لە سلێمانێ بەناوی ئەو پیاوە بێ. يعني چی تێدایە مزگەوتی کۆمەڵێک مامۆستا من باناویان نینم مامۆستای ئاینی هەن ئەکرێ مزگەوت بەناوی ئەوانە بکرێتەوە بۆ ئەوەی ئەم کۆمەڵێک شاعیر مزگەوتی یعنی ئەگە بێن مزگەوتی مەحوی چی تێدایە ئەمە کارێکی باش نییە مەگەر ئەمە کارێکی خراپە لە جیاتی ئەوەی ناوی بینی مزگەوتی غەزالی مزگەوتی مەحوی يعني من پێم وایە ئەمە کارێکی شەرعیە دوور نییە لە شریعەتی ئیسلامەوە کۆند خەڵکواتی دەگەن چونکە مادەم مزگەوتە ئەبێ ئیلا ناوێکی عەرەبی پێوە بێ ئەمە هیچ ملزمنی لە ڕووی شەرعەوە بێگومان ئەمە هەندێک ناو هەنە ناو هەر بەخۆ پیرۆزن مثلا ناوی پیرۆز پێغەمبەری خوا یان ناوەندێک ناوی خوا ئاسمانین یان هەندێک ناوی قورئانین مزگەوتی بەهاشت یان مثلا ئەوانە ئەمانە مەسلەیشی ترە بەس لەوانە بچێتە دەرەوە من پێم وایە زەرور نییە ینی تۆ مزگەوتێک کابرایەکی کورد لە کوردستان بە پارەی خۆی مزگەوتێک دەکا ئەو مزگەوتە بۆ ناوێکی عەرەبی لێ بنێم مثلا مزگەوتی فلانی کوڕی فلان ناوی کە لە پیاوێکی عەرەبی لێ بنێم بۆ ناوی کە لە پیاوێکی کوردی لێ نەنێم مثلا بۆ نمونە بۆ ناوی مثلا صلاح الدین ئەیوبی لێ نەنێم بۆ ناوی قازی محەممەدی لێ نەنێم لە کاتێکە ئەمانە سەرکردەی کوردن کۆمەڵێک سەرکردەی کوردیمان هەیە لە جیاتی ئەوەی ئەم بێم ئیبرازی کۆمەڵێک سەرکردەی عەرەب کە ڕەنگە ئەوە نەبن بێم ئیبرازی کۆمەڵی کەسایەتی مسلمانی کورد و تاریخی کورد بکەم ئەمانە بن پێم وایە باشترە لە مقابلدا لە جیاتی ئەوەی ناوی لێ بنێم جەنەت ناوی لێ دەنێم بەهەشت یعنی هیچ ئیشکالێک نییە من پێم وایە لەو مەسەلەیە ئەبێ خێرخوازان یعنی بۆ ئەوە بگەڕێنەوە کە ئەم ناونانە عەرەبیانە هیچ پەیوەندی بەدینەوە نییە ئەمە کەلتورێکە وەرمانگرتووە بەعکسەوە یعنی من ئەبێ بیسەلمێنین ئیسپاتیکەن کە میلەتی ئێمە میلەتێکی مسلمانە ئەو مزگەوتە بە پارەی دەورەمەردێک و خێرخوازێکی کورد دروست کراوە بۆ ناوێکی کوردی لێ نەنێن بۆ ئەوەی اسم مسمى مطابق يكتري به بري من عندك شوين يعني عندك مزقوت من بيني وفلان كوري فلان فلان كوري فلان وكان عربين من بهم باشنيه ابي وزارتي اوقافش يعني من نارم عندك ناو هنا عاينين او ناو عينيانا ابي يعني رجال نجري برام لو انا شو دري
دەکرێت ناوەکان کوردی بێ مەهروشی باسمان کرد لە جیاتی ئەوی برێ ناوی لێ بنێ مزگەوتی ئیمان ناوی لێ بنێ مزگەوتی باوەڕ هیچ مشکلێک نییە ینی ناوەکە کوردیە و تعبیرەکەش تعبیرێکی دینیە لۆ ئەبێ ئیلا ناوەکە ناوە عەرەبی بێ بڕ تەماشای وڵاتان بکە هەموو ناوەکان بە ناوی خۆیان ناوە بەڵێ من دەرێم ناوی لێ دەنێ مزگەوتی عومەری کوڕی خەتاب بەمانە وەکو ڕەمزێکن خولەفای ڕاشیدین ڕەمزن بەڵام لەوانەوە چۆ دەرێت تۆ یعنی هەر کابرایەکی عەرەبی بات تابعیەکی عەرەبی مەثەلەن دەیگری چونکە برێت تابعی بووە یان چونکە سەرکردەیەکی عەرەبی ئیسلامی بەرێ ناوە مزگەوتەکە بە ناوی ئەوەکەم من پێم ئەوە زۆر متبع نییە و شەرعیش نییە ناوی سەحابەکان ئێجگار دووبارە بۆ تۆ بۆ نمونە مەسەلا عومەری کوڕی خەتاب عوسمانی کوڕی عەفان بیلالی حەبەشی ئەمانە هەموو ناوی مزگەوتن هەیە مەسعەبی کوڕی عومەیر ئەوانە چەند ناوێکن کە لە زۆر شوێنی کوردستان دووبارە بوونەتەوە و ڕەنگە لە ئایندێشدا سێبارەش بەشێکی زۆر لە خەڵکی کوردستان زۆر پابەندە بە ئەو ناوانەی هەندێک ناوی عەرەبی بە تایبەتی ناوی سەحابەکان بۆیە بەڕاستی توان بڵێم نزیکەی لە 170 مزگەوتەکانی کوردستان ناویان عەرەبیە ئێمە لە وەزارەتی ئەوقاف ئەو مەرجانەی کە هەیە بۆ دروستکردنی مزگەوت لەلایەن خێرخوازەوە وەزارەتی ئەوقاف دەتوانێت پێداگیری بکات لەسەرەوەی کە پێویستە وەزارەتی ئەوقاف ناوێت بۆ مزگەوتەکە بدۆزێتەوە بەڵام بۆ تەشجیعکردنی خەڵک بۆ کاری خێرخوازی لەبەرەوەی بودجەمان کەمە خۆمان هەوڵمان داوە کە ئەو خێرخوازی کە مزگەوتەکە دروستەکە مراعاتی ناوەکەی بکەین ئەگەر بێت و ئەو خۆی ناوێکی پەسەندی هەبێت ئەگەر چێمە پێمان باشە ناوەکە کوردی بێ دنیایەک زانای گەورەی مسلمانی کورد هەیە کە بەناویەوە بنێن بەڵام لەگەڵەوەشدا ئەگەر بێت و خێرخوازەکە هەوڵ بدا یان داوا بکات کە بە ناوێکی عەرەبی تایبەت کە خۆی اختیاریکە ئێمە زۆر ڕێگری لێ ناکەین. سەرباری بەردەوامی لەکردنەوەی مزگەوت کە لە ئێستادا نزیک بە 400 مزگەوت هیچ کەسێک نییە بەڕێوەیان بەرێت ڕێژەی پێشنوێژ و وتاربێژ زۆر لە ڕێژەی مزگەوتەکانی کوردستان کەمترە لە کاتێکدا لە هەرێمی کوردستان 4687 مزگەوت هەیە بەڵام بە تێکرا ئەو کەسانەی کە بە شێوەیەکی ڕسمی پێشنوێژ و وتار خوێنن و بڕوانامەیان هەیە 2250 کەسە واتە ئەگەر ژمارەی مزگەوتەکان بەراورد بکەین بە ژمارەی پێشنوێژ و وتاربێژەکان دەبینین 2437 مزگەوت لەلایەن خەڵکی ترەوە بەڕێوە دەبرێن کە بە ڕسمی مەلانین جگەلەوەش بەپێی یاسا یان بڕیارەکانی وەزارەتی ئەوقاف پێویستە ئەو کەسەی وتاری هەینی دەخوێنێتەوە پلەکەی ئیمام و خەتیب بێت بەڵام لە هەرێمی کوردستاندا 2437 مزگەوت نوێژی هەینی تێدا دەکرێت بەڵام بە تێکڕا ئیمام و خەتیبەکان ژمارەیان 2250 کەسە واتە بەم جۆرەش هێشتا 187 مزگەوت کە نوێژی هەینی تێدا دەکرێت و وتاری تێدا دەخوێندرێت لەلایەن کەسانێکەوە بەڕێوە دەبرێن کە بڕوانامەیان نییە و بەڕسمی پێشنوێژ و وتاربێژ نین بە بۆچوونی هەندێک کەسیش ئەمەیەشێکە لەو هۆکارانەی کە چەندین جار کێشە و ڕووداوی کۆمەڵایەتی لێکەوتوتەوە چونکە ئەو کەسانی کە پێشنوێژی دەکەن و وتار بۆ خەڵکی دەدەن و هیچ شارەزاییەکیان نییە و خاوەنی بڕوانامەش نین زۆربەی کاتەکان نەک هەروتاری توند دەدەن بەڵکو لە مینبەری مزگەوتەکانەوە فتوا دەردەکەن وەک ئەوەی لە کۆتایی ساڵی 2011دا بەهۆی وتاری چەند مەلایەکەوە کێشەیەکی گەورە لە هەرێمی کوردستاندا ڕوویدا و هێندەی نەمابوو کێشە بکەوێتە نێوان ئاینە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە و هاوکاتی چەند قەیرانێکی سیاسی بە دوای خۆی داهێنا لە بەرامبەریشدا لە ئێستادا ئەندامێکی پەرلەمان پرۆژەیەکی پێشکەش کردووە و داوای داماڵینی جبە و مێزەر و جلوبەرجی مەلایی دەکات لەبەری ئەو کەسانەدا کە لە بنەڕەتەوە مەلا یا شارەزای ئاینی نین. خەڵکانێک بە ناوی مەلاوە
هەڵدەستن کاری مەلایەتی دەکەن یان هەندێک کار دەکەن بە ناوی پزیشکیەوە خەڵک چارەسەر دەکەن جنۆکە لە خەڵک دەردەکەن نەخۆشەکان چارەکەنەوە لە ماڵەکانی خۆیان عیادەیان کردوتەوە بە ناوی مامۆسای ئاینیەوە لە تەلەڤیزیۆنەکان قسە دەکەن ژبوو ئەمامەی لەبەرەوە بە ناوی ئاینەوە قسە دەکات دەڵێ فلانە نەخۆشی ئەمە چارەسەرەتی من چاچی دەکەمەوە من ئاوای لێ دەکەم حتا وای لێ هات لەم دواییەدا ئافرەتێک بە ناوی پەروین لەژێر دەستی کەسێک لەوانە گیان لەدەست دەدا بە لێدانەوەکەوە لی دەدا بە ناوی ئەوەی کە جنۆکە لەشی دەردەکا ئێمەش بەڕاستی ئەو لە پاش ئەم ڕووداوە دیسان بانگشتی وەزارەتی ئەوقافمان کرد بانگشتی یەکێتی زانایانمان کرد داوامان لێکردن کە ئەوان دوو دەستگای پەیوەندیدار بەو مەسەلەیە ڕێگەی نەدەن کەسانێکی کە مامۆسای ئاینی نییە بڕوانامەیەکی ئاینی نییە هەڵبسێ بەو ناوە خەڵک فری و بدا و چارەسەری نەخۆشەکان بکە و لە پاشان بە شێوەیەکی ناڕێک مامەڵەی لەگەڵ بکرێت بۆیە داوامان کرد ئەوەی کە مەلانیە ئەوەی کە ئیجازەی مەلایەتی نییە نەیەڵڕێ ئەو جلە لەبەر بکات چونکە کەسێک کە شایستە نەبێ بۆ ئەم جلی مەلایەتی لەبەر بکە خەڵکەوە دەزانێەوە مەلایە لەوانێتی پرسیاری شەرعیشی لێرەکە لەوانەیە بۆ چارەسەریش دەچێتە لای ئەمە بۆیە پێویستە ئەمشە ئەم لاەنە چارەسەر بکرێت و خەڵکانیش پێویستە ئەمە بزانن ئەوەی کە بە تەزویر خۆی کردوتە مەلاوزانەی ئاینی نەچن بۆ لای نەبۆ فتووە نەبۆ چارەسەری نەخۆش لەبەر چارەسەری نەخۆش لای پزیشکە و لای خەستەخانەکانە ئەیتر پارانەوە و دوعا لای هەموو مسلمانێکە. سەرباری ئەوەی کە مەلایان پێشنوێژ و تاربێژی پسپۆر لە هەرێمی کوردستاندا کەمە و بەردەوام مزگەوتی نوێژ دەکرێتەوە لە هەرێمی کوردستان زۆر بە کەمی دەرچوانی کۆلێژی شەریعەت دەبنە مەلا و پێشنوێژی مزگەوتەکان هاوکات چەند قوتابخانەیەکی ئاینیش لە شارەکانی هەرێمی کوردستاندا هەیە و کاری ئەمانە دروستکردن و پێگەیاندنی مەلای پسپۆڕە قوتابخانەکە لە قوتابخانەکانی ئاینی لە کوردستان ئینتاج زیرکوانە ئیمام و خەتیب ئینتاز دەکات بە دەرەجەیەک ئەو تەڵەبانە پەروەردە دەکات کە لێرکوانە 6 ساڵ دەخێنن لە پاش بنەڕەتی دێنە ئێرکوانە یعنی لە پاش ئەوەی کە 6یان تەواو کرد ئەوزا دێن لە سەفیەک لێرکوانەدا دەنیشن لە پاشان دەستنە کولی و وەکو هەیە دەبتە مدەڕیس و بەڵام ئەو تەڵەبانێک کە لێرکوانە دەردەچن مستەوایان بەرزترە لە تەڵەبەکانی کە لە 6 قوتابخانەکان کە دەردەچن بۆ حکومەیکە ئێستا کەش لە کولیەکان لە کولیە شەریعی لەوانەیەکە و لەو زیانێک کە دەرسێ دەخینن ئەوانە ماجستێر و دکتۆرایەکان هەر لە تەڵەبەی ئەو مەدرسەیەینە کەسی سەرکەوتوو کەسی کە مفلیح و سەرکەوتوو لە دنیا و قیامەت ئەوەی بەڕاستی دایم کار و کردەوەی باش بکە نەفس خۆی تەسکە بکە و عەمەلی صالح بکە و کەسێک بەڕاستی کە بەدبەخت و قوربەسەری دنیا و قیامەت ئەوەی بەڕاستی لە دنیا کار و کردەوەی خراپ بکە و ئیشی خراپ بکە هەندێک کەس پێی وایە بەشێکی زۆری کێشە و ئاریشەکان کە هەندێک کا لە نێوان مامۆستایانی ئاینی و نووسەر و ڕۆشنبیران دروست دەبێت دەرەنجامی ئەوەیە کە بەشێک لەو مامۆستا ئاینیانە بە شێوازێکی کۆن بیر دەکەنەوە یاخود دەرچووی زانکۆ و ناوەندە ئەکادیمیەکان نین هەر هاوکات چەند قوتابخانەیەکی ئاینیش لە هەرێمی کوردستاندا هەیە و سەرقاڵی پێگەیاندنی پێشنوێژ و تاربێژن و چکە لەوانە ئاینیەکان وانەی زانستیش دەخوێنن لەوانە بیرکاری و ئینگلیزی مادەکان مزدەوەجە یعنی هەردوو لە ئەکادمیش دەخێندرێت و دەرسی مەلایەتیشی تێدا دەخێنرێتنەوە و دەرسانێکە مەسەلەنەوە حەدیث و تەفسیر و قورئانە و نەحو و بەلاغەیە و قەواعیدی عەرەبیە و ئینگلیزیە و ڕیاضیاتە و جۆغرافیە و تاریخە و تاریخی کوردە و ئەو دەرسانە تێدا دەخێنرێت یعنی هەردوو لای تێدا هەیە تطع الكافرين والمنافقين ودع أذاهم وتوكل على الله کاک لقمان تۆ حەز دەکەی ببی بەچی دوجار هەز دەکەم دوجار ببم بە پێشنوێژی وتارخوێن لە مزگەوتێک لە مزگەوتەکانی کوردستان و ڕاگەاندنی ئەو ئەرکەوە ئەو ڕیسالەی کە لەلایەن خواوە دراوە بە پێغەمبەری خوا ئێمەش پشت بە پشت ڕایگوێنین بەم ئومەتەی پێغەمبەری خوا کا خەلیل تۆ بۆچی یاتیوتی ویسەبی وڵای من خۆی مەبەستی خۆم یەکەم جار هاتمە بە تەمایەوە هاتوومە کە بم بە ئیمامیان بە خەتیبیان مامۆستایشی ئاینی
بۆ مزگەفتێک لە مزگەفتەکانی کوردستان دەزانی کە ژمارە زۆری مزگەوتەیە لە هەرێمی بەێز دەزانین بەس خۆی ئەوە دەگەڕێتەوە بۆ خودی لایەنەکان کە بەخۆ دەبێت ئیمام و خەتیب چەند کەسە ئێستا زانکۆ و شەریعیان تاوا کردیە دانەمەزراون چەند ئیمام و خەتیب هەیە دەبادام مەزرن یەکێک لە مزگەفتەکان کەوانە ئیمامیان یان خەتیبیان نیە کە سەفی شەشیان تەواو کرد ئەوانە کە بیدایەت هاتنە ئەو مەدرسەی هەمویان بەڕاستی تەعاهودیاندایە زۆربەیان کە قسەمان لەگە کردینە ڕغبەتیان لەسەوەی کە بنە ئیمام و خەتیب ببنە کەسێک بەڕاستی مزگەوتێک ئاوادانکەنەوە بە تایبەتی ئەو مزگەفتانێک کە ئێستا هەست پێ دەکەین کە موکوڕی هەیە زۆر تەرکیزیان لەسەر دەکەین بەڕاستی بێلەوە ژەمەهانیان دەدەین بەڕاستی بێلەوەی کە دەرسی دەخین بچ لە مزگەوتەکان و کن مامۆستادیی استیفادە بکەن زیاتر ورد بن لەو علومە شەرعیانە فێرە قورئان بن فێرە حەدیثی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بتوان بەڕاستی خزمەتی وڵاتێکی خۆیان بکەن بەڕاستی ئێمە دەمانەوێت بین بە ئیمام و خەتیب جا هەیە ماستەی دێنەوە دکتۆرایە جا لە مەکتەبان لە کوردی ئەمانە دەرس دەرێتەوە وەڵڵا حەزم لێیە ڕۆژێک ببمە ئیمام و خەتیب لە مزگەفتێکی کوردستان ئاوادانکەمە تۆ خۆت حەزت لێ بوو هاتیە ناردیت وەڵڵا بەخۆم حەزم لێ بوو مەلای گوندەکەم حەزی لێ و بام حەزی لێ بوو بە حەمزی هەموو کەسێک والله إن شاء الله دمي بما إمام خطيب ئیمام و خەتیب لە کوێ هاتی أمن موصى لا يقرأت موصى لكور لە گوندەکەتان مامۆسای نەبوو مەلای نەبوو باب ملاو بابت مەلا بوو والله حەزەکە هەیە لە گوندەکەی خۆتان بی بە مەلا والله هاشن درخوا بكات قسمت أندر إن شاء الله ئەی بۆ نەچوویتە قوتابخانە یانی والله يعني حزم ذكرت يعني بما إمام خطيب لبهندي بابت پێی خۆش ما هم فيها خرج وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا وأنه لما قام عبد الله يدعوه كادوا يكونون عليه لبدا الله أكبر هەمیشە دەوترێ لە سەدانەوە تو هەشتی کورد مسلمانە ڕەنگە چیتر کاتیەوە هاتبێت کە جگە لە ڕەهەندە ئیمانی و ئابووری و کۆمەڵایەتیەکانی ئەم خەڵکە ئیمانداری کوردستان خوێندنەوەیەکی سیاسیش بۆ دۆخەکە بکرێت خۆ دەبێ عاقیبەت کەسێک وەڵامی و پرسیارە بداتەوە میلەتێک لە گۆشەیەکی فەرامۆشکراوی ئەم پیرەزەمینەدا دەژی و بە تەکرار لە هەر 20 کاتژمێر جارێکدا مزگەوتێ لە وڵاتەکەیدا دەکاتەوە ئیتر بۆ دەبێوێ ڕای ئەنفال و کیمیابارانکردنی لە ڕابردوودا هەتا ئێساش ڕوبەڕووی چەوسانەوە و پێشێلکردنی مافەکانی ببێتەوە لەلایەن وڵاتانی عەرەبی و ئیسلامی دەوروبەریەوە